هەنێ شتی عشیرەتی تێکەڵاوی سیاست دەکەن ئەم حیزبانە ئەگەر مەسعود بەرزانی ئەم قسەی بەجددی بێ ینی بەڕاستی بێت و مەبەستی فریوکاری نەبێ مەبەستی ئەوە بێ کە بەڕاستی وا بیرکاتەوە اینجا دەرەکەوێت کە چەندێک تەسەورێکی منداڵانەی هەیە بۆ سیاست و چەندێک ینی لەبەرەوەی کە مالیکی و عەبادی و ئەمانەی لە 2004 و 2005 و 2023 لە هەولێرە مەجای داون لە ئوتێلا بوون داوەتیان بۆ کردوون برنجوشلیان بۆ کردوون ئێستا عەبادی و مالیکی دەوڵەمەند بوون خاتریان ناگرن وەکو جاران حسابیان لەسەر ناکەن وەگەر خۆشیان لەوێ نەبن دەبوو دیفاعیان لێ بکەن نمەک بە حەرام بن ئەوە خەری قسەکەی معنای ئەوەکە معلومە کە لە 2023 وەختێ بەعز ئەڕوخێ وەختێ جێشی عێراقی هەڵ ئەوەشێتەوە وەختێک هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی توانیان نییە ئیمکاناتیان نییە پاریان نییە چەکیان نییە کە ئەمریکا ئەم نەخشەی داڕشت و پۆل برێمەری نرد لەسەر ئەساسی شەراکەت بوو ئەو وەختە یەکێتی و پارتی هێزیان هەبوو پارەیان هەبوو میدیان هەبوو چەکداریان هەبوو بۆیە زۆریان قسەکانیان زۆریان ئەی خوارد بەسەر ئەو حیزبانەی ترا بەسەر ئەو دەسەڵاتانی ترا کە تازە بە تازە هاتبوون معلومە کە ئێستا تەوازنی هێز ئەو کاتە بە قازانجێژێتی و پارتی بوو هەموو شتێکیان لێ قبولکردن و لە دەستورە لە پارە و سەربەت و سامانە لە بودجێ لە هەموو شتێکان لیان قبولکردن بەڵام ئێستا تەوازن قواکە گۆڕاوە بە زەرەری یەکێتی و پارتی تەوازن لە مەرکەزا بەهێزترە ئێستا یەکێتی و پارتی مەوقعەتیان لە بەرامبەر مەرکەزا زەعیفترە لە جاران بۆیە ئەو قسانەی و پێشووتر و ئەو تەوافقاتانی پێشووتر کە بووە هەمووی هەڵوەشاوەتەوە بۆیە لەسەر مەسەلەی پێشمەرگە یەخیانەگرن لەسەر مەسەلەی موچە یەخیانەگرن لەسەر مەسەلەی سنوورەکان یەخیانەگرن لەسەر مەسەلەی بودجەی هەرێمی کوردستان یەخیانەگرن ئەمەش ئەو فیدرالیزمە پوچەیە کە لەسەر ئەساسی ناسنامەی قەومی و تایەفی کۆمەلگایان دابەش کرد بەسەر ئەم بەشانەیە